هاوشێوەی 16 ساڵی 1970 شەقام و کۆڵانەکان بێدەنگە و خامۆشی بە تەواوی شارەوە دیارە. ئەم ساڵ بۆی کۆرۆناوە هەڵەبجا بە بێدەنگی و لە ناو دڵی وڵاتیەکانی یادی تاوانی کیماباران دەکاتەوە. مەراسیم نەکراوە ئەوە ئێمە هەمیشەی ژووتمانە سەلامەتی گیانی هاوڵاتیان و کەسوکاری شەیدان لە هەموو شتێک لای ئێمە بەنرخترە. ئێمە بە دروشم و پۆستەر ناو شارمان ڕازاندوێتەوە، دروشم و پۆستەرمان هەڵواسیوە لانیکەم سیمایەکی شار ئەوەی پێوە دیار بێ کە یاد مەرگەساتی هەڵەبجە بەردەوامە، بەڵام نەکردنی یادەکە ئامانجی سەرەکیمان خۆپارێزی کەسوکاری شەیدان بوو. هەڵەبجا بە تاوانێک 5,000 ڕۆحی فڕی بۆ ئاسمان و هاوارێک هەموو دنیای باگایەنە. ئێستا بێدەنگی سەرجەم کوچە و ماڵەکانی تەنیوە و دڵەکان یادی هەڵەبجا بە زیندویی دەیەڵنەوە. خەڵکی هەڵەبجا پێیان باشە سەلامەتی گیانی هاوڵاتیان بەگشتی ڕەچاو بکرێت و قەرەباڵخی بۆ یادکردنەوەی هەڵەبجا دروست نەکرێت. هاوڵاتیانی هەڵەبجە دەڵێن چەندین ساڵە یادی ئەو تاوانە دەکرێتەوە و مەراسیمی فراوانی بۆ ڕێک دەخرێت، کەچی لە دوای 32 ساڵ هێشتا شوێنەواری وێرانەیی بە شارەکەەوە دەبینرێت. وەڵا ئەگەر بە من بڵێ کەس نێ دەرەوە باش. ئێمە چەند ساڵ ئەو یاد دەکەین و هیچ ئیسپادێکمانیان نەکردووە. بە من بڵێ دەوا لە هاوڵاتیانی هەڵەبجەیەکەم کەس نێ دەرەوە. هەرکێ لە ماڵەکانی خۆی بە خۆی دانیشی ئەوە یادی هەڵەبجەی وتەوە. من پێم وایە یادەوەری بریتیە لەوەی کە گرنگیشی جددی بەی بە ئەم تاوانە و هەوڵ بدەی ئەم تاوانە بکەیتە ناو هەدەفی مەسلەیەکی بەنەتەوەی بوون بۆ ئەوەی بتانی هەیمەنەی نەتەوەیی خۆت لە ڕوانگەی ئەو یادەوە بەرجەستە بکەیت. گەورەترین وەفا ئێستا بۆ خوێنی شەیدانی کیمیابارانی هەڵەبجە ئەوەیە کە لە خەمی زیندوەکان نابین، لە خەمی تەندروستی زیندوەکان نابین و شکۆدارکردنی یادەکە و بەرزڕاگرتنی یادەکە بە پابندبوون بە ڕێنمایە تەندروستیەکانەوە پایەدار و شکۆدارکەین. هەڵەبجە ئەو جەستەی هێشتا برینەکانی ساڕژ نەبووە، سمبولی نەتەوە و یەمای قوربانیدانە. چەندین ساڵە بەرپرسانی حکومی و حیزبی بەڵێنی پێشکەوتن و ئاوەدانکردنەوەی شارەکە دەدەن. خەڵکی هەڵەبجەش دەڵێن بەڵێنەکان زۆر و کردار و جێبەجێکردنەکان لە شارەکەدا بە پەنجەکانی دەست دەژمێردرێن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.